بەڵە خۆشەویستان دەچمە لە تەوەریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارەت بە سیاسەتی نوت و غازە لە هەرێمی کوردستان بەبزانیندا چەندێک لە هەرێمی کوردستاندا و سیاسەتی کە بۆ نوت و غاز پێڕۆ دەکرێت سیاسەتێکی دروستە واروها کاریگەریەکانی بەگشتی لەسەر هەرێمی کوردستان سەتاکی هەرێمی کوردستان چی دەبێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەرز ئارام قادر بەرزان مامۆستای زانکۆ و هاپسپۆرن لە ژمێریاری نەوت و ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵماندان دکتۆر سڵاو لێ ببانیت بە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی ئەمڕۆی کوردستان نوێز لەگەڵ ئێمە ئامادەیت. بەڵێ کاک ئارام گوێویستی دەنگی من بیت. بەڵێ بەیانیتان باش. بەڵێ کاک ئارام تۆرەکەمان باز لەوە دەکەن کە تا چەندێک سیاسەتی نوت و غاز لە هەرێمی کوردستاندا سیاسەتێکی دروستە و کاریگەری و لێکەوتەکانی چی بووە؟ بەیانی ئێوە و بەیانی بینەران باش دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرەوە لەم کاتە گرنگەدا کە پێویستە جارێکی دیکە حکوومەتی هەرێم بە سیاسەتی نەوتی و گازیدا بڕڵاتەوە کە هەڵبەت ئێمە پێمان وایە تەنها سیاسەتی نەوتی و گازی بڵین نەوت و گازا بچووکی نەکەینەوە بە کۆی گشتی ئەو سامانە سروشتیانەی کە هەرێمی کوردستان هەیەی پێویستە جارێکی دیکە حکوومەتی داهاتووی هەرێم بە سیاسەتی گشتی سامانە سروشتیەکاندا و بە تایبەت لە ناو سامانە سروشتیەکاندا نەوت و گازدا بچێتەوەوانێ بۆ ئەوی کە بتوانرێت لە داهاتوودا داهاتوویەکی گەشتر بۆ نەوەکانی داهاتوو و ئەو نەوەیە کە لەم سەردەمەدا دەژی داهاتوویەکی ڕوون و گەشیان بۆ دابین بکرێت و ئەو سامانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا بە هەدەر نەدرێت لە و نەگرێت نەبێت بە میقنەت بەسەر ئەم خەڵکەوانەوە بەڵکو بە وەکو ڕەحمەتێک وەکو بۆ باشکردنی بژێوی ژیانی کۆمەڵگای کوردی بەکاربێنرێت. هەڵبەت لە یەکەمین کابینەی کە وەزیری سامانە سروشتیەکانی تێتا دەست بەکار بوو کە ئاشتی هەورامی وەکو یەکەمین وەزیر کە سیاسەتێکی بۆ هەناردەکردن و بەرهەمهێنانی نەوە داڕژ لەو دەمەوە هەرێمی کوردستان بە سیاسەتێکی هەڵا نەوت بەرهەم دێنێەوە سیاسەتێکی پەیڕەو کرد لە ساڵی 2007ەوە و لەو کاتۆکە گرێبەست لەگەڵ کۆمپانیا نەوتیەکاندا ئەنجامدرا لەو دەستپێکەوە بە دەستپێکێکی شاراوە و دەستپێکێکی نێنی پرۆسەکە بەڕێوەچوو بۆیە تاوەکو ئەو دەمەی کە لەم لاولاوە گرێبەستەکان ئاشکرا کراوە تاکە گرێبەستەکان دەرکەوت کە چێ مەینەتیەک و چ نەهامەتیەک ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و لەو دەمەوە کە شارەزایان و ئەو کەسانەی کە پسپۆر بوون لە بوارەکە هاواریان نەکرد کە ئەم گرێبەستانە گرێبەستی هەڵان وە ناکرێت گرێبەستە نەوتیەکان بەو جۆرە پەیڕەو بکرێت وە ناکرێت خەڵکی بەو جۆرە تەنها دووکەڵ و لە ڕێگەی تەنکەرەکانەوە تەنکەرێکی زۆر ڕێگەوبانەکان بڵین بەو جۆرە لێ بکات کە خراپ بێت و سیارە نەتوانێتەوە ڕووداوی سروشتی و ڕوودا و دروست ببێت لە ڕێگاوبانەکاندا و لێکەوتەی لەسەر ژیانی و لەسەر بڵین لایەری کۆمەڵایەتی لێکەوتەی لێ بێتەوە و لە ڕووی ژینگەوە و ژینگەیەکی خراپ و سروشتی کوردستان تێک بدات هەموو ئەمانە بینیمان کە کاریگەریەکی زۆر خراپی هەبوو لەسەر هەرێمی کوردستان تەنها بڵین چەند کەسێک و یاخود تەنها لایەنێک بە تایبەتی سوودمەند بێت لەم داهاتەوە باقی هەرێمی کوردستان بە زیان و بە زەرەر بشکێتەوانێ بەسەر کۆمەڵگای کوردیدا کە بینیمان یعنی لە داهاتوودا یان بڵێن لە ڕابردوودا کە بووە هۆی بڕینی موچە و بوچەی هەرێمی کوردستان وە لە داهاتووشتا ئەگەر بەم سیاسەتە بەردەوام بێت لە داهاتووشتا هەمان کاریگەری قەیرانی دارایی بەسەر هەرێمی کوردستاندا دەێنێت بۆیە زۆر گرنگە کە ئێمە
ڕابردوومان بینی و هەڵەکانی ئەم سیاسەتی نەوتیەی کە هەرێمی کوردستان پەیڕەوی دەکرد بینیمان و بەرچاومان کەوت و بە هەموو تەوەری ژینگەی بە تەوەری کۆمەڵایەتی و ڕێگاوبانەکان و هەمووی بینیمان کە چۆن و چ زیانێکی بە هەرێمی کوردستان گەیان زیاتری ئەو هەڵانەی کە لە سیاسەتی نەوت لە تایبەتی لە ئێستادا کاپێڕە و کراوە کامانن چ شتێک بەڕێی بەڕێستان وای کردووە کە سیاسەتی نەوت هەڵە بێت. دیارە خۆبەزلزانی و خۆسەپێنی ئەو دەسەڵاتەی کە سیاسەتی نەوتی بەڕێوە کرد و پێی وا بووە کە زۆر جەمان لێبوو بەرەو ئابووری سەربەخۆ و هەروەها گوێنەدان بە هەموو ئەو بنەمان نێودەوڵەتیانە و ئەو ڕێکارە نێودەوڵەتیانەی کە هەیە وای کرد کە ئێمە زۆر گوێمان لێبوو بەرەو سیاسەتی 1 ملیۆن بەرمیل نەوت ئەڕۆین و بانگەشەیەکی زۆر بە بەرنامە بۆ داڕێژرا و تەنانەت یعنی وای لێ هاتبوو پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن من بیرمە ئەو کاتە کە بۆ یەکەم جار ئاشتی هەورامی هاتە ناو پەرلەمانەوە چاپکراوێکی دا بە پەرلەمانتاران و هەر ئەو دقەیە دوای ئەو کۆبوونەوە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن هاتنە سەر تەلەڤیزۆن و بەشان و باڵی ئەو سیاسەتەیە هەڵیاندا تەنانەت پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن حەز ناکەم لێرەیە ناوەکان بڵێم چکە زۆر باش بیرمە بەشان و باڵی هەڵیاندا من هەرە ڕۆژە تەنانەت تانی ئەوانیشم هێنایە ناو باسنەکەەوە کە زۆر هەڵە دەکەن و ئەسڵەن شارەزارین لە بواری نەوتەوە ئەسڵەن هیچ بنەمایەکیان پێ نییە بیرمە هەر بۆ شەوەکەی یەکێک لەو پەرلەمانتارە بەڕێزانە لە سلێمانی بانگشتی کردم کە بۆ شۆقەکەی خۆی و کە گفتوگۆمان کرد ینی ئەو نیگەران بوو لەوەی کە زۆر بە توندی دابەزیومەتە سەر پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنەوە من شتەکانم بۆ ڕوون کردەوە خاڵەکان یعنی ئەوەندە زیرەکانە ئاشتی هەورامی ئەوەندە زیرەکانە ئەو ئینانەی داڕشتە بوو تەنانەت ئەوانیشی خستەناو ئەو پرۆسەیەوە بۆ پشتگیریکردن لە پرۆسەی نەوتی یعنی ببینە ئێمە پلانمان بۆ 1 ملیۆن بەرمیل نەوت بوو و ئێستا لە 400,000 بەرمیل نەوتی قاچاق داین یعنی ئێمە لە چ سیاسەتێک داین و پێویستە لە کابینەی نوێی حکوومەتە هەموو ئەم پرۆسانە و هەموو ئەم هەڵانە پێداچوونەوەی پێدا بکرێت و لایەنی بەرپرس و لایەنی کەم تەرخەم بەڕاستی بخرێتە بەردەم بەرپرسیارەتیەوانە یعنی ناکرێت تۆ میلەتێک بێنێت تووشی ناڕەحەتی و مەشەقەت و ئەوانەی بکەیت لە پێناو بەرژەوەندی تاکە کەسی و لە پێناو بەرژەوەندی حزبیدا یعنی شیواشۆ کە چەندین جار باسمان کردووە لەو نەوتە باشە لەو بیرە نەوتە ئامادەیە بێ دوای لێ بکەی بیگەێنیتە ئەوەی کە بەرەو لاواز بوون بڕوا یعنی تەنها ئەوەیە کە بڵێن نەوت ئەیە و نایاد ینی بیگەێنیتە ئەو مستەوایەوە کە تاکە بیرە نەوتە کە لە هەرێمی کوردستانە کە نەوتێکی تایبەتی هەیە بە دڵنیاییەوە بۆ گازی سروشتیش یعنی کە ئێستا تۆ گازی سروشتی وا نەزانین ینی من بەڕاستی بیرمە 3 ساڵ لەمەوە پێش لە زانکۆ لە کۆنفرانسێکی زانستیە کە بە داتاکانم خستە ڕوو یعنی وا نەزانین کە تەنها لە دەڤەری ئەم لا گازی سروشتیە و ئەو لا هیچ گازێکی سروشتی نییە و بە بەرنامە و بە پلان ئەو لا گازی سروشتی زۆر باشی هەیە و بە پلان و بە بەرنامە دەرنایەنرێت ینی هەر هەمان ئەو سیاست و کوردستان بۆ داهاتە نەوتەکە ساڵی 2015 دەرکرا کە بەپێی ئەم یاسایە دەبواە هەموو داهاتە نەوتیەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێت خۆت لە شێوازەکان خزمەتی هەرێمی کوردستانی پێ بکرێت تا چەندێک ئەم یاسایە توانرا وەکو خۆی جێبەجێ بکرێت کە ئەم یاسا 2015 لە پەرلەمانی کوردستان دەرچوو. تاوان خان طبعا بەداخەوە یعنی
نەک سندوقی سامانە سروشتەکانیان ئەو سندوقی داهاتی سامانە سروشتەکانیان داهاتە نەوتیەکان بەڵکو ئێمە تا ئەم دقەیە سندوقی خانەنشینیمان نییە یعنی تۆ ساڵانە مۆزەفین ئەم هەموو خانەنشینیان لێ دەبڕێت تا ئێستا ئەو سندوقە چالاک نەکراوەتەوە ئەمە هەمووی کێشە و مەشاکلە بەسەر حکوومەتی هەرێمە یعنی سندوقی داهاتە نەوتیەکان پێویست بوو لە پێش هەموو پرۆسەیەکەوە سەرجەم ئەو بەشداربووان لە کابینە حکوومیەکان جەختیان بکردایەوە کابێ ئەم سندوقە هەبێت یعنی ئەم سندوقە وا ئەکات کە لە ڕووی ئابوووریەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەرەو پێشەوە بەرێت و حکوومەتی هەرێم بخاتە سەر سکەیەکی ڕاست یعنی تۆ بە هەزاران پرۆژەت هەیە پرۆژەی داهاتی نەوتیە تۆ هەموو ئەم پرۆژانە دووەستێنراوە و بە پێی یاسا لە ڕێژەیەک لە یاسای حکوومەتی عێراقیە ڕێژەیەک دیاری کراوە کە دەبێت ئەو ڕێژەیە پارێزگاکان خۆیان بۆ پرۆژەکانی خۆیان پرۆژەی پەرەپێدانی پارێزگا تەرخانی کردووە ئەبێت خەرجی بکاتەوە و تۆ زانیت کە ئێمە لە 2015ەوە کە ئەم یاسایە هەیە و لە 2015ەوە سەرجەم پارێزگاکان زەرمەندی یەکەمن لە گەشەپێدانی ژێرخانی پارێزگاکاندا چکە من ئەگەر ئەم سندوقم لە بەردەستا بێت دەزانم داهاتەکەی چەنە و دەزانم لەم داهاتەش چەند خرج دەکەم بۆ گەشەپێدانی ژێرخانی پارێزگاکە یعنی ئێمە دەزانین بڵین لە چەمچەماڵ کە ئەو گازە سروشتیە زۆرە هەیە ئەگەر بێت و ئەم سندوقە هەبا ئەم داهاتە زۆرە ئەیستا چەمچەماڵ لە پارێزگای هەولێر هیچی کەمتر نەبوو لە ڕووی گەشە و لە ڕووی پێشکەوتنەوە بەڵام چکە تۆ ئەم سندوقەت نییە سیرەکەی گەشە سندنەکان و پێشکەوتنەکان بەو ئاراستەیە نییە بە ئاراستەیەکی دیکەیە دەڕوە بەڵکو دەبینین ئەو دەڤەرە یان ئەو ناوچەیە هەمان ئەو ناوچەیە ئەگەر پێشکەوتنیەک یاخود گەشە سندنیەک بوو بێت لەسەر زەختێکی زۆر لە داهاتێکی دیکە داهاتەکە دەبوو بۆ شوێنێکی دیکە سەرف بکرایە پچڕێنراوە هێنراوە لەو ناوچەیە سەرف کراوە و بە کۆی گشتی پارێزگای سلێمانی ئارام پێتان وایە ئەگەر ئەم سندوقە هەبووە هەرێمی کوردستان 36 ملیارد دلار قەرزدار نەدەبوو جاتی ئەوەی کە ئەو داهاتی کە دەبوو لە ئابووری سربەخۆ هەرێمی کوردستان دەستی بکەوتایە بەڵام لە ئێستادا هەرێمی کوردستان بە بڕی 36 ملیارد دلار قەرزدارە ئایا سندوقە کاریگەری دەبوو لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان تووشی ئەم قەیرانە نەبووایە چاوەخە طبعا ئەم قەرزەی کە حکوومەتی هەرێم هەیە دەبێت پۆلیان بکرێت یعنی کاتێک کە دەڵێن حکوومەتی هەرێم 36 ملیارد دلار قەرزدارات قەرزەکان هینی چییە بە حکوومەت پلانی چییە طبعا بەشێک لەو قەرزانە قەرزی موچەیە یعنی موچە خۆرانە يعني كموظفي حكومتها بسر حكومتها طبعا اگر لم كابيني براسي اگر قبل كابيني كروي وكوتاي بيديت بو كابيني ديم كيشتا بلان وبرنامج كي ديارين يلا كابيني انه دبو حكومات بلاني او يهبوايا مني خاون قرز كقرز من لا حكومتها وبحماشه وحكومه قرزي للاما بشك لم قرزانا او وقت سكي جناب الطواو بشكي زور لم قرزاني كحكومتي هريم قرزاريتي قرزي كومبانيا نوتيكانا وقرزي برميناني النوتا واجر ام صندوقي هبوايا ببيتوانوا استا يا حكومتي هريم دهاتي زياده دبو ودهاتي دبو وقشي ابوري قشيكي فراوان تردبو وهر تنها صندوقي نودنا يعني الرخص نوي باجا كان اما دزانين ام همو باجا لخلق ورده جيريت بلام نازانين ام باجا بو شوي دروات وشي ليديد لشي دا خرج ذكريا طبعا بويا البيويستا يعني لكابيني دا تودا لكابيني دا همو ام بلانانا بلانكي ابوري توك ما دا بالرجلي بو اوي جيدي كا خلقي خومان توشي مينتي نكين يعني خلقي خومان عموما كسكاري يكينو وعموما لناو يكو ملقاو ولا ناو يكجينجا دجين
کاتێک کە منی ناو کۆمەڵگا زەرەر دەکەم حزبی دەسەڵاتدار و هەموو حیزبەکان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدارەوە هەمووی بەیەکەوە زەرەر دەکاوە زەرەرمەند هەمومانین چونکە هەمومان لەناو یەک چوارچێوە و لەناو یەک بازدەتین کە هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان بەیەکەوە زەرەر دەکات بۆیە پێویستە کە پلانێکی ئابووری تۆکمەدا بڕێژرێ بەوەی کە حکوومەت چ پلانێکی هەیە بۆ ئەوەی کە قەرزەکان چۆن دەداتەوە یعنی ئەو قەرزانەی کە فەرمانبەرە و لە لای حکوومەتە چۆن قەرزەکان دەداتەوە و چۆن ئەو سندوقی داهاتە نەوتیەکان چۆن چالاک دەکاتەوە بۆ ئەوەی کە لەم سندوقەدا بەشی گەشە سندن یاخود بەشی گەشەی پارێزگاکان لەو سندوقەوە خەرجی کاتەوە وەگوتم چەندین پرۆژەمانەیە کە لەسەر داهاتی نەوتە پرۆژەکان وەستێنراون ئەمە تۆ کاتێک کە ئەم سندوقەتە بێت ئەم پرۆژانە دەکەونەوە کار کە هەمووی پرۆژەی استراتیژی و پرۆژەی زۆر باشن لەناو پارێزگاکاندا سندوقی خانەنشین چۆن دەخرێتەوە گەڕ پێویستە حکوومەت پلانی هەبێت یان حەزب پلانی هەبێت بەوەی کە چۆن ئەم سندوقە دەخەیتەوە گەڕ و لە داهاتووتا وەکو بزنس بەکار دەێنرێتەوە بۆ مەسلحەتی خانە نشینان چکە تۆ کاتێکم سندوقەت هەیە دەتوانێت ئیشی پێوە بکرێت و قەرزی پێ بدرێت لەگەڵ کۆمپانیەکانە بۆ خزمەتی سندوقەکە سندوق داهاتەکەی پێ زیاد بکرێت و چەندین پلانی دیکەی ئابووری کە دەتوانرێت حکوومەتی داهاتوو سوودی لێ ببینێت ببێت بە فعلی بە حکوومەتی هاوڵاتیان حکوومەتی هاونیشتیمانیان و گەل و خەڵک ئاش بکاتەوە لەوەی لەو پرۆسەیە چۆن بتوانین بۆ 4 ساڵی داهاتوو خزمەتی نەوت لەم کابینە نوێدا گۆڕانکاری بەستەر داهات ئایا مێدێک هەیە بۆ گەڕانەوەی و قەرزەی کە فەرمانبەران لای حکوومەت هەیەە ئەو موچە پاشەکەوت کراوانی کە بەڵێ بەشێک لە پلانەکە پێویستە ئەمە بێت بەڵام هەتاوەکو تۆ سندوقی داهاتەکە نەکەوێتەوە گەڕ نازانی چکە داهاتت چەندێکە تۆ چەندێک داهاتت هەیەەوە ئەو شیرینیانە یاخود ئەو پارانەی لەلایەن کۆمپانیا نەوتیەکانەوانەیە وەرئەگرێتەوە جاوەکو طبعاً ئێمە بەشێکی دیکەمان هەیە هەتاوەکو ئەم دقەیە ئەو باجی ئەو کۆمپانیا نەوتیانە نازانین دەڕاتە کوێ و ئەم کۆمپانیا نەوتیانە ئایا باجەکە دەدەنەوە بە حکوومەتی عێراق یاخود دەیدەنەوە بە حکوومەتی هەرێم و ئەو کاتێککە سیستەمی باجی یەکگرتوو بەکاردەێنرێت حکوومەتی عێراقی دەڵێ ئەو باجانەی کە لێرە دەدرێت جارێکتر نابێت بدرێتەوە بە بەغا پێویستە وا بکرێت سەررجەم ئەو کۆمپانیایانە باجەکان لە حکوومەتی هەرێما وەربگرن و سندوقێکی باجی کۆمپانیاکان هەبێت بۆ ئەوەی ئەم سندوقا لە پێناو خزمەتە بەکار بێنرێتەوە کاتێک کە تۆ داهاتت لە بەردەستا بوو دەتوانیت قەرزی فەرمانبەران بدەیتەوە مەرج نییە قەرزی فەرمانبەران بۆ بدەیتەوانە کە تەنها لە ڕێگەی داهاتە نەوتیەکانەوە بێت دەکرێت من خۆم قەرزی حکوومەتم لەلایە و حکوومەتیش قەرزی لەلامە لەم نێوەندەدا پاکتاوێک بکرێتەوانە قەرز بەرامبەر بە قەرز ئەو کاتە هەم قەرزەکەی حکوومەت کەم دەبێتەوە هەم پابندبوونێک لەلایەن منەوە دروست دەبێت لەسەر ئەو ئیلتیزاماتانەی کە لە داهاتووە بۆم دروست دەبێت بۆ نمونە ڕەنگە لە سەدا هەشتای فەرمانبەر قەرزی ئاو بڵین کارابای لەلا بێت و نەیدا چکڵە من قەرزم لە لای حکوومەتە بەڵام کاتێک کە ئەم قەرزانە پاکتاو کرایەوە ئەو کاتە من ناچارم لە ساڵی داهاتووە وەکو داهات بیدەمەوە بە حکوومەت ئەو کاتە حکوومەت داهاتەکەی زیادە بێت و ئەو کاتە حکوومەت پلانی دەبێت لەوەی کە بتوانێت ئیجراعات لەگەڵ فەرمانبەراندا بکات کەواتە ئێمە پێویستمان بە داڕشتنەوەی سیاسەتێکی ئابووری هەیە لە حکوومەتی نوێی کوردستاندا بۆ ئەوەی کە بتوانین هەم خەڵک ئاش بکەینەوە و هەم ئەو پلانەی کە حیزب هەیەی لەم کاتەتا بۆ باشترکردن و بۆ داڕشتنەوەی سیاسەتی هەم نەوتی هەم ئابووری لە حکوومەتی داهاتوو تا پێویستە هەنگاوی جێبەجێکردنیان بۆ بنرێت و جێبەجێ بکرێت بۆ ئەوەی بتوانین کۆمەڵگایەکی بەهێز و ئابووریکی بەهێز لە کوردستانە بە مانای کەلیمە نەک بە دروشم
وەکەوەی کە لە ساڵانی ڕابردوو تا بە دروش ئەو ئابووری بەهێز پێویستە بە پلانی ئابووری بەهێزەیە پێویستی بە دوواداچوون و چاودێریەکی بەهێزەیە تاوەکو ئەوەی کە ئێمە بتوانین بگەین بەو ئەنجامە بۆ نەتیجەی کە ئەو نیشتیمانێکە هینی هەمومانە بە پارێزراوی بیهێڵینەوە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئارام قەدر مامۆستای زانکۆ پسپۆر لە ژمێریاری نەوت سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەیانی ئەمڕۆی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.